تا دێت گومانەکان زیاتر دەبن لەسەر نرخ و ئەو ژمارانەی حکومەت و وەزارەتی سامانە سروشتەکان بەڵاویان کردوتەوە بۆ کڕینی نەوت و پێدانی بە هاوڵاتیان. بابەتەکە ناڕوونی تێدایە بۆ شارەزایانی ئابووری و هاوڵاتیانیش. لەم راپۆرتەدا بەشێک لەو دژبەیەکیانەی ژمارەکانی وەزارەتی سامانە سروشتەکان بەڵاوی کردوتەوە دەخەینە ڕوو. یەک، حکوومەت دەڵێت بڕی 7 ملیار دینار تەرخان کراوە بۆ کڕینی 320,000 بەرمیل نەوت کە هەر بەرمیلی بە 284,000 دینار کردراوە لە کاتێکدا لێکدانی ئەو ژمارانە زیاتر لە 90 ملیار دینار دەکات. بەو پێش 20 ملیاری زیاتر دەبێت لەو پارەی حکوومەت تەرخانی کردووە. دوو، حکوومەت بێڕوونکردنەوەی ئەوەی لەکوێ و چۆن نەوتەکەی کڕیوە دەڵێت هەر بەرمیلێک 284,000 دیناری پێداوە لە کاتێکدا نە لە بۆرسەی جیهانی و نە لە بازاری ئازاددا نرخی بەرمیلێک نەوت ئەوەندە ناکەوێت. حکومەتی هەرێم بانگەشی شەفافیت دەکات لە کاتێکدا هیچ زانیارێکی لەبارەی ئەو دوو کۆمپانیایە بەڵاو نەکردوتەوە کە نەوتەکەیان لێ دەکرێت و ئاشکراشی نەکردووە کە پرۆسەی کڕین و واژووکردنی گرێبەستەکە چۆن بەڕێوە چووە. ئەوەی کە زۆر جێنی گەرانی ئێمەیە لە ڕاستیە ئەوەیە کە تەماشاکەی لە هەرێمی کوردستان چەندین پاڵاوگایە بۆ پاڵاوتنی نەوت و بۆ دڵۆپانی نەوتی سپی. تەماشاکەی هەرێمی کوردستان ئەڕوان نەوت لە بازاڕەکانی ترەکڕێن لەلایەک لە کاتێکە خۆتەزانی ینی هەرێمی کوردستان بەشێک لە نەوتی سپی عێراقدا بینەکە. تەماشاکەی هەرێمی کوردستان ئەم وڵاتی ئێمە خاوەنی دەریایەکە لە نەوتی خاو، ینی هیچ منطقێکیتیانە هیچ لۆژیکێکیتیانە تۆ بێ تۆ خاوەنی نەوت بی، خاوەنی ئیسیسماری نەوت بی، خاوەنی زۆرترین احتیاتی نەوت بی، بیت نەوت بکڕیتەوە و جارێکی تر بیفرۆشیتەوە. هێنانی نەوت لە دەرەوە ئەمە بیانوویەکە کە حکوومەتی هەرێم بەردەوامە هێنێتەوە لە پێناوی قازانجکردنی چەند بەرپرسێک و چەند دەست ڕۆشتوویەک و چەند بازرگانێکە کە حکوومەتی هەرێم هاتووەڵێ من 285,000 داوە بە نەوت لە ئێستا لە بازاردا نەوت بە 250 و 260,000 دینارە ئێستا کێنێن وەک ئەرکی پیشەی خۆی لەگەڵ دەستپێکردنی دابەشکردنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە چەندین راپۆرتی مەیدانی و راپۆرتی شکاری خستە ڕوو کە دەرخەری زۆری ئەو نرخە بوو کە حکوومەت لە بەرامبەر پێدانی بەرمیلێک نەوت لە وڵاتانی وەردەگرێت بە شێوەیەک کە ئاشکرا دەبێت تەنها بەو گرێبەسەی لەگەڵ حکوومەتیان واژوو کردووە زیاتر لە 14 ملیار دینار قازانج بۆ کۆمپانیەکان دەگەڕێتەوە و ئەگەر ئەو قازانجە گەورەیە نەدرایە بە کۆمپانیەکان کە نزیکن لە حیزبە دەسەڵاتدارەکانەوە دەکران نەوت بە 65 تا 70,000 دینار بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرایە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.